ئەنجومەنی وەزیرانی هەرێم لەگەڵ نوێنەری وەزارەتەکان هەروەها لەگەڵ پارێزگارەکانی هەرچێ پارێزگاکەی هەرێمی کوردستان و پارێزگا نوێیەکەی هەڵەبجە و بەڕێوبەرە گشتییەکان ئێستا ڕاستەوخۆ دەچینە لای پامنێرمان هێرش قادر لە بەردەمهۆڵی سعد عەبدوڵڵا لە هەولێر. ئێرەژەم کاتت باش چەندێکە بێت کۆبوونەوەکە دەستی پێکردووە کۆبوونەوەکە کێوکێتی دابەشدارن؟ بەڵێ دیاری لە ئێستادا ئێمە لە بەردەم هۆڵی سعد عەبدوڵڵا لە شاری هەولێر کە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران و هەروەها پارێزگارەکانی هەرێمی کوردستان و بەڕێوبەرە گشتییەکانی تێدا بەڕێوە دەچێت لە کاژمێر و وەزیرەکان و وەزارەتەکان و بەڕێوبەرە گشتییەکان و پارێزگاکانی شارەکانی دیکە هەرێمی کوردستان هاتوون چوونەتە ژوورەوە. لە ئێستادا کۆبوونەوەکە دەستی پێکردو بۆ گەڵاڵەکردنی پلانێک بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا هەیە وەکو خۆشان ئاماژیان پێکردبوو ئەمڕۆ ئەو پلانە ڕادەگەێنن کە لە سەر قەیرانی داراییەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی و چارەسەرکردنی ئەو قەیرانە کە لە ئێستادا بەرەوکی هەرێمی کوردستانی کردووە. کۆبوونەوەکە لە هۆڵی سعد عەبدوڵڵا دەستی پێکردووە سەرجەم وەزیرەکان تێدا ئامادەن وەزگە لەو چوار وەزیرەی کە پێشتر دوورخرابوونەوە لەگەڵ پارێزگاری شارەکان تێدا ئامادەن بەشێکی زۆر لە بەڕێوبەرە گشتییەکان کە ئەم بەڕێوبەرە گشتیانەیش قسە و پلانی خۆیان هەیە و ئەم پلانە گەڵاڵە دەکەن و ئەمڕۆوا بڕیارە ئەنجومەنی وەزیران ئەو پلانەی کە ڕایگەیان دەبوو لەمڕۆدا ڕای بگەێنێ بە یەکجاری ڕای بگەێنێ بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. لە ئێستادا لە کۆبوونەوە بۆ هەڵسەنگاندن و پێداچوونەوە بە پرۆژەکانیانەوە بۆ کارانەی کە ئامادەیان کردووە هەر وەزیرێک و هەر بەڕێوبەرە گشتییەک و هەر پارێزگارێک لە شوێنەکەی خۆی و چ پلانێکی گرنگی پێوە چ پرۆژەیەکی ئامادە کردووە. لە ئێستادا گفتوگوی لەسەر دەکەن کۆبوونەوەکە لە کاژمێر دەوە دەستی پێکردووە بەڵام ڕێگە بە ڕاگەیاندنەکان نادەن ڕووماڵەکە بکەن هەرچەندە کۆبوونەوەکەی ئەمڕۆ پەیوەستە بە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستانەوە بەڵام تەنها چەند کەناڵێکی ڕاگەیاندنی حیزبی لە ژوورە هۆنەوانی دیکەیان لە دەرەوەن با بەشێکی زۆر لە کەناڵەکان لە بەردەم هۆڵی سعد عەبدوڵڵا لە چاوەڕوانیەوە کە ئایا ڕێگە دەدرێ خود نادرێ. لە ئێستادا لە ژوورەوە کۆبوونەوەکە دەستی پێکردو دیار نییە چەندێک دەخایەنێ و ئایا بە ڕاگەیاندراوێک دەرەنجامەکەی بڵاو دەکەنەوە یاخود کۆنفرانسێکی هەواڵی دەبەسن لە کۆنفرانسی هەواڵەکەدا دەرەنجامی کۆبوونەوەکەی ئەمڕۆ ڕادەگەێنن کە لە ئێستادا لە کاژمێر دەوە یعنی نزیک بە 20 خولەک دەبێت کۆبوونەوەکە دەستی پێکردووە دیاری. بەڵێ هێرش قادر پامنێری نارتی سپاس بۆ زانیاریەکانت.